ژمارەیەک ڕێکخرا و دەستگای تایبەت بە پرسی ئەنفال لە یادداشتێکدا داوای دادگایکردنی بەشداربووانی پەڕۆسەکانی ئەنفال دەکەن و دابینکردنی ژیانی شایستە بۆ کەسوکاری ئەنفال کراوان بە پێویست دەزانن. یەکەمیان دادگایکردنی تاوانبارانی ئەنفال بە تایبەت 423 تاوانبار کە لە 25/2007 لەلایەن دادگای باڵای تاوانەکانی عێراقەوە فەرمانی دەستگیرکردنیان بۆ دەرچوو تا ئێستا دەستگیر نەکراون. دوو داواکەین لیستی ناوی تۆمەتباران بدرێ بە پۆلیسی ئەنتەرپۆڵ و وڵاتانی ڕۆژئاوا تا مافی فەنابەرێتی لەو تۆمەتبارانە وەربگیرێتەوە کە ئێستا نیشتەجێی ئەو وڵاتانە. سێەم پەلە بکرێت لە هەڵدانەوەی تەواوی گۆڕە بە کۆمەڵەکان و هەروەها پشکنینی دێنەی بۆ ڕوفاتەکان و کەسوکاری قوربانیان بۆ ئەوەی ڕوفاتەکانیش بناسرێنەوە. چوارەم سەرۆکۆماری عێراق بە ناوی دەوڵەتی عێراقەوە داوای لێبوردن لە قوربانیانی جینۆساید بکات، چونکە بە پێی پرەنسیپی دەوڵەتی نێودەوڵەتی داوای لێبوردن کردنی وڵات ئەرکی سەرۆکۆمارە کە بۆ خۆی کوردە و لە میلەتێکی قوربانی جینۆسایدە. هاوکات لەو یادداشتەیاندا کامڕۆ لە کەرکووک بڵاویان کردەوە داوا دەکەن گۆڕە بە کۆمەڵەکان هەڵبدرێتەوە و پشکنینی DNN بۆ کەسوکاری ئەنفالکراوان ئەنجام بدرێت، هەروەها بە ئامار ژمارەی ئەنفالکراوان و کەسوکاریان بکرێت بە دیکۆمێت. هەڵبەتە پرۆسەی وەرگرتنی DNA کارێکی ئاسان نییە، پێویستی بە بودجەیەکی زەڤەلاح هەیە. پێویستیشە زۆر گرنگە کە حکوومەتی هەرێمی کوردستان هەوڵێکی جدی بدا بۆ ئەم بابەتە، چونکە وەرگرتنی DNA لەلایەنی حکوومەتی عێراق و لەلایەن حکوومەتی کوردستانەوە دەبێت بە هاوکاری یەک بێت و بەڵام بودجەکە بە ئەرکی حکوومەتی هەرێمی کوردستانە دابینی بکات، چونکە خۆمان هەمومان ئەزانین حکوومەتی عێراق لەم پرۆسەیە خۆی ئەشارێتەوە لە وەرگرتنی DNA. بۆیە بە پێویستی دەزانین حکوومەتی هەرێمی کوردستان کارێکی جدی بکات بۆ وەرگرتنی نمونەی DNA تا بتوانین کەسوکاریان بە ڕوفاتەکانی خۆیان شادنەوە. یعنی بۆ نمونە ئەو سەربازگەی کەوا لە دوو بزایانە و سەربازگە و هۆقعان و شوێنانەی کەوا لە تۆبزاوایە خەریکە ئەو شوێنەوارانەی کەوا ئەو نەهامەتیانێ ئەو کارە ساتانێ ئەو قەتڵ عامی بەسەر کوردە هاتووە خەریکە وردەوردە ئەشارێتەوە. ئیتر ئێمە هەر قسە بکەین هەر قسە بکەین بە قسە نابێ، ئەبێ دیکۆمنتمان هەبێ، ئەبێ ئامارمان هەبێ، ئەبێ هەوڵی جدیمان هەبێ. تۆ تەماشاکە جوولەکە لە هەموو دنیاە لە زمانی ڕۆمانەکانەوە لەبەرەوەی تەوحیدی بوونا غەدریان لێکرێ، هەمویان کردۆ بە فلیم، هەمویان کردۆ بە ڕۆمان، هەمویان کردۆ بە بابەتی دنیا ئەیخوێنێتەوە. ئێستاکە جوولەکە هەرچیە بکە کەس ناتوانێت بڵێت جوولەکە بۆ واکە لەبەرەوەی بابا ئەمانە غەدریان لێک. بەڵام ئێمەی کورد ئەو هەموو غەدر و نەهامەتێ بەسەرمانە هاتووە کەس لەسەرمان نهاتێتە جواب. ئەی با خۆمان شتێک ئامادەکەین، شوێنەوارەکان دیاری بکەین، دیکۆمنت بکەین. 34 ساڵ بە سەر پرۆسەی بەناو ئەنفالدا تێدەپەڕێت، تاکو ئێستا وەکو پێویست ئاور لە کەسوکاری ئەنفالکراوان نەدراوەتەوە. حکوومەتی هەرێمی کوردستان کەمتر خەم بووە لە بە جینۆساید ناساندنی ئەو مەرگە ساتە. دوو حزبی دەسەڵاتداری کوردیش لە بەرشەڕی پۆست و دەستکەوتی حزبی لە بەغداد نەیانتوانیوە کەیسی قەرەبووکردنەوەی کەسوکاری ئەنفالکراوان ببەنە پێشەوە. چیانووری کەناڵی پەیام، کەرکووک.